من كانت وانا مدش ظالم بوستموا بو بم بلايان قري بو دفاعي لي بكم بو بم محامي او خوي خمو خفتي نيه يفاني برا مالو منالي تيرا حالي خراب نيه بو خوي حروجي لولاتي خرا ابواري خوي ومالو منالي چین زانکۆیەکی پێ باش بێ لەو زانکۆیانە مناڵەکانی تەخەڕوجەکەن لە جیهانە لە چی وڵاتێک شوێنی گەشتیاری بێ ئەو قەسر و قوسور دروستەکە مناڵی من و تۆش ئەوە حاڵیانە خەڵکی ئەم وڵاتەش ئاوای پێ ئەکرێ هەرچی ڕێگا هەیە گیرێتە بەر بۆ ئەوەی گیرفانی ئەو خەڵکە بەتاڵ بکرێتەوە ڕۆژێ نووسینگەیەک فەشەری هاور ڕۆژێ نازانم چی یعنی هەرچی ڕێگا هەیە ئەیگرنە بەر زەلیلمان ئەکەن بە هەرچی ڕێگا هەیە بو اوي منو تو زليل بين صار شور بين يعني اما من لا ينكر امام من تأييدي امامكم. ان الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور انفسنا ومن سيئات اعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له واشهد ان لا اله الا الله وحده لا شريك له واشهد ان محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد فإن أصدق الكلام كتاب الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. ميوانا كان مالي إخوة خوش كبرى بالرزقان سلام إخوة لهم ولا يكتان بي داواکارم لا الله بخاترنا وجوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە هیدایەتمان بدا نوری ئیمان بخاتە دڵەکانمانەوە یا ڕەبی خوایە شیفای نەخۆشەکانمان بدەی یا الله شیفای نەخۆشەکانمان بدەی بە تایبەتی ئەو نەخۆشانەی کە داوای دوعای خێریان لێ کردوین یا ڕەبی خوایە شیفایان بدەی ڕەحمیان پێ بکەی. بەڕێزان ئێمە ئێستا لەناو دەڕۆژی یەکەمی مانگی حاجیانین مانگی ذیلحیجە ئەمڕۆ سێم ڕۆژی ئەو مانگە مبارەکەیە ئەم دەڕۆژ و دەشەوە زۆر لە لای خوای تەعالا پیرۆز و مقدسە. پێشینانی ئێمە گرنگیەکی زۆریان داوەتە ئەم دەڕۆژە. رسول الله أفرمي صلى الله عليه وسلم ما من أيام رسول الله أفرمي لحديثك ابن عباس أفرمي ما من أيام العمل الصالح فيها أحب إلى الله من هذه الأيام. هيج روجانيك نية للروجاني صال كردوا للاي خوا أو نخو شويس بي كردوي صالح طبعا وكو أمد الرجود الشوا زور روجانيكي مبارك خوي تعالى سويني بي خواردو لقرآني بيروزا والفجر وليال عشر توتي عن أي بيغمري خوشويس صلى الله عليه وسلم حتى تناند غزا كردن لبيناوي خوا يعني لكاتكاني ترى اگر كسي غزاي كربيه لبيناوي خوايا اواني عملي أمد الرجاء قورنيا للاي خوا خوشويسنيا للاي خوا پیغمبر خوا صلى الله عليه وسلم فرموي وللجهاد في سبيل الله فرموي تنانت غزا كردنيش لبيناوي خوايا اواني او قورنيا طبعا غزا كردن زور قوريا براستي هيج كردويك نية اواني غزا كردن قوربي كتو الروي الروح اكيبه فيدا الا رجل الا كسيك نبي كبتش يبو غزا بنفسي وبمالي يعني هم على كي بردوها هم نفسي خويشي لبيناوي خوايا غزاي فيك فلم يرجع من ذلك بشيء هيتشي لو انا هنا يعني الشهيد بو مالك شي تياتشو مگر او نبي اجركي لكار كردنو عمل كردني ام دروجه لا يخوا خوش بيستر اجينا هيك عمليك ناقاتاوا بويا انسي كري مالك خوالي الرازي افرمي كان يقال في ايام العشر درباري ام دروجه او ترى بكل يوم 1000 يوم حروجكي 1000 روجه ويوم عرفه ب10,000 والروج عرفه بقدر 10,000 روجه لفظله طبعا بويا خوش بسكان حق إيما زور خيراي بكين وبلا بكين فاستبقوا الخيرات وسارعوا إلى مغفرة من ربكم
وجنة عرضها السماوات والأرض. حقا فلا بكين خۆشەویستەکانم، حقا پێشبڕکێ بکەین بۆ ئەوەی بتوانین لەم دەشە و دە ڕۆژە کردەوەی ساڵحی زیاتر کۆ بکەینەوە بۆ خۆمان. ئینسان بۆ کاری خێر حتا پەلە بکا هێشتا کەمە بۆ بەهەشتانێک کە پانتایەکەی ئاسمانەکان و زەویە. ئامان با شەیتان نەمان خەڵەتێنێ، لەم دە ڕۆژە تەمەڵی بکەین، خاوەخاوی بکەین کاتێک بزانین دە ڕۆژەکە تێپەڕی کرد و هیچ شتێکی وامان نەکردووە پێشکەشی خوای پەروەردگاری بکەین. لەو کار و کردەوە چاکانە طبعاً هەموو کردەوەیەکی چاک لەم ڕۆژانە زۆر گرنگە، بەڵام هەندێکیتان یادەخەمەوە. لەوانە ڕۆژوو گرتن ئەگەر کەسانێک بتوانن ئەلەم ڕۆژانە ڕۆژوو بگرن هەر زۆر پیرۆز و زۆر مبارەکە. لە حەدیث هاتووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ هەر کەسێک یەک ڕۆژ لە پێناوی خوایە ڕۆژوو بگرێ هەفتا پاییز لە جەهەنم دوورەکرێتەوە. من صام يوما في سبيل الله بعد الله وجهه من جهنم 70 خريفا. ولە حەدیثی شەهاتووە لە هەندێک لە خێزانەکانی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم ئەیگەڕنەوە کەوا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم نۆ ڕۆژەی گرتووە. طبعا ئێمە دەیە بەس ڕۆژی ئەخیری جەژنە و جەژنیش نابێ ڕۆژووی تیا بگیرێ، کەوا بۆیە لە کوردەواری خۆمانە پێ ئەوترێن نۆمینەی حاجیان، لەوانەیە خەڵک عەجایبی بێ لە حەدیثە ئەوترێ ئەیامی عەشر، بەڵام بۆ لە کوردەواریە ئەوترێن نۆمینەی حاجیان، مەقسەد ئەوەیە کە نۆ ڕۆژەکەی ڕۆژووی تیا بگیری و بەتایبەتی ڕۆژی ئەخیری کە ڕۆژی عەرەفەیە. پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم يكفر السنة الماضية والباقية، ئەبێتە هۆی کەفارەتی ساڵێکی پێش و ساڵێکی پاش، کەفارەتی گوناحەکان، سڕینەوەی گوناحەکانت، ئەو هەموو گوناحی کەوا ئێمە شەو و ڕۆژ بەرزێکەینەوە بەلای خوا پەنامان بدە. زۆر پێویستی بەسڕینەوە هەیە، زۆر پێویستمان بەوە هەیە جارێکی تر سجلی خەرزاریەکانمان بسڕینەوە، دەفعی قەرزاریەکانمان بکەین لەگەڵ خوایە. مناسبات و بۆنەکان ضرورن بۆ ئەوەی ئێمە بینە خۆمانە مراجعی خۆمان بکەین. خۆشەویستەکانم بزانین کەوا ژیانی دنیا زۆر کورتە، با لە خۆمانی درێژ نەکەینەوە. پێشینانی کورد فەرمویانە ئەم ژیانی دنیاە پێچی مێزەرێکە، واللهی پێچی مێزەرێکە، کاتێک ئەزانی بەجێت یەڵا. ڕۆژانە ئێمە ماڵاوایی لە دۆستان و خۆشەویستانمان ئەەکەین، خواحافیزیان لێ ئەەکەین، ڕۆژێکیش دێ بەخوا خەڵکیش خواحافیزی لێ ئێماکە. سەدەقەکردن و خێرکردن زۆر گرنگە خۆشەویستەکانم. ئەم مانگە حەقا ئینسان ڕۆژانە خێر بکە لە وجوهی خەیرە بە هەموو جۆرەکانی، چی شتێکت بە ضرور زانی ئەلەو کاتە ئەو خێرە بکە. بۆ نمونە من ئەوتان پێ پیشان دەدەم ئێستا حالیان ئێمە پەرباڵخی زۆر لە قاتی خوارەوەی، بەڵام قاتی سەرەوەمان کراوەتەوە، بەڵام لەبەر گەرمی بێسبلتی نوێژی تیا ناکرێت یان کەم خەڵکڕۆێتەوە مەگەر گەنج بڕاتە سەرەوە بەبەرەوەی گەرمە. چەند گرنگە تۆ ئەمە بە فرسەت بزانیم یەک سبلتێک بێنی بۆ ماڵی خوا هەتا ئەو ڕۆژە خەڵک لەویان نوێژەکە بۆ تۆ نووسری. ئەمە گەورەیە، ئەمە فرسەتە، هەموو ڕۆژێ ئەمە دەست ناکەوێت. تۆ ئەگەر هەت بێ بیکەی زۆر گەورەیە ببینی مسلمانێک محتاجە، تۆ لەم کاتە یارمەتی بەی، لەم کاتی بێ موچەیە، لەم کاتی کە زاڵمان و ستەمکاران بوونەتە هۆی ئەوەی کەوا ڕزق و ڕۆزی خەڵکیان دواخستووە بەم بەرە جەژنانە، خەڵکێ قوتی جەژنی نییە، تۆ لەبەر خاتری خوا ماڵێک ئەناسی قوتی جەژنی نییە بڵی خۆشەکەی بەم جەژنە. زۆر گەورەیە بەڕێزان. تەسبیحاتکردن، ذکرکردن بە هەموو نەوعەکانی، سبحان الله، الحمد لله، ولا إله إلا الله، والله أكبر، ولا حول ولا قوة إلا بالله، وصلوات دان لسر پێغەمبەری خۆشەوی صلى الله عليه وسلم، وأستغفر الله کردن. ئەمانە زۆر گرنگن. ڕۆژانە با ویردت هەبێ بەڕێزان، جگە لە نوێژەکان، جگە لە دوای نوێژە فەرزەکان، با ویردت هەبێ، ویرد شانازی بکە کە تۆ ڕۆژانە لەم دەڕۆژە 100 سەڵاواتت بەسەر پێغەمبەری خوا داوێ صلی الله عليه وسلم. زۆر گرنگە بەدەستەوە بێ بۆ ڕۆژی قیامەت بۆی پێغەمبەر شەفاعەتت بۆ زۆر گرنگە. هەر کەسی یەک سەڵاوات باتە سەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و دوعایەکی خەیر بۆ پێغەمبەر بکە کە پێغەمبەر پێویستی بە ئێوە نییە، بەس بۆ خەزیانەی خۆتانی پێ پڕکەن. خەم و خەفەتت لەسەر لا ئەبا، والله خەم و خەفەتت لەسەر لا ئەبا.
وپلەپایەتیش بەرزەکاتەوە. ئەستەغفر الله کردن گشتان گلەی ئەکەن، مامۆسا ڕزقمان کورتە، مامۆسا بارمان قورسە، مامۆسا مناڵمان نییە، مامۆسا گەنجەکان زۆر گلەی ئەکەن، مامۆسا ئێمە ژیانی هاوسەری حەزی لێکەین و بەنسیبمان نابێ. والله بەڕێزان ئەستەغفر الله خوا وعدی داوە لەسەر زوانی پێغەمبەر نوح عليه السلام، فقلت استغفروا ربكم إنه كان غفارا يرسل السماء عليكم مدرارا. أم ببارانية أم بوزعك خلق نهاتية وقات قرية لا يأبا والله خوي تعالى أجر إما أستغفر الله بكين بس أستغفر الله يكن راسقينا نكبز ودنبي وإما حزار كردوي ناشرين من هذه خلق يا علي أستغفر الله لو عن الرجل صدجر بلي أستغفر الله بلان بداخوا قال بشتي ظالمة بداخوا حركات يا باسي ظالم بكري أم شاي سورة بيتو بين أخوش باسي ظالم بكري أو ظالمانيك شو الروج تعدال خلق كان تعدال مسلمانان أكن قوتي خلق أبرن أم بيها خوش باسي بكري حزناك باسي ظالم بكري شونك أم لا ينقري ظالمه وخوي تعالى القرآن في روزا فرمي ولا تركنوا إلى الذين ظلموا فتمسكم النار لا ينقري حتى من نفسه خوي تعالى فرمي لا ينقري ظالم مبن أجينا أقري جهنم تنسوتيني من كانت وانا مدش ظالم بوسط موا بو من بلا ينقري بو دفاعي ليبكم بو بمحامي أو خوي خمو خفتي نية يفاني برا مالو منالي تيرا حالي خراب نية بو خوي حروجي لولاتي خراء أبواري خوي ومالو منالي چين زانكوية كي بي باش بي لو زانكوية أنا من على كاني تخرجكن لجهانا لچي ولاتي شوني قشتياري بي أو قصر دروسكا مناري منو توش أو حالي أنا خلقي أمولاتش أواي بي أكري هرچی ڕێگا هەیە دیرێتە بەر بۆ ئەوەی گیرفانی ئەو خەڵکە بەتاڵ بکرێتەوە ڕۆژێ نووسینگەیەک فەشەری هاور ڕۆژێ نازانم چی یعنی هەرچی ڕێگا هەیە ئیگرنە بەر زەلیلمان ئەکەن بە هەرچی ڕێگا هەیە بۆ ئەوەی من و تۆ زەلیل بین سەرشۆڕ بین ئەمە من لایەنگر ئەمە بم من تەئیدی ئەمە بکەم والله حق زوانت ببڕی دیفاعی لە نەکەی زوانت ببڕی دیفاعی لە نەکەی بەداخەوە اي والله حج مالي خواش بقيمتي اقرتو هلا سر او حالة بردوام بي حج مال خوا بكي كابيت معي اوي كفارتي علم روجان روجي حجه واخر روجي حج اخر ركني حج كي يان اتوان بلام جيرين 3 ركني حج اكيوتا اندر روجو كروجي عرفاته الحج عرفه في غمره فرمي صلى الله عليه وسلم والله لكي عرفاته داوال اخوا بك اقرتو لولا ولا انجلي ظالم بي والله ليتقبل الله والله ليتقبل الله شكتو هايله إن فرعون وهامان وجنودهما كانوا خاطئين تنها فرعون خوي غلط نبو بلكو هامان وزيري بلكو جندي كانوا سربازا كانشي أو أنا هموي بال بشتي أبي عنك بويا أو أيتواني أو شقبة لو خلقه بويا أيتواني الرزق وقوتي خلق ببره بلكو بويا أيتواني خلق زليلك زور قرنقة بريزان زور قرنقة هر ملتي أجر كساني تشاونا ترسي تيابي أجر خلقاني بغيرتي تيابي اگر خلقاني خويا فروشت بيت اخواي پروردگار او ملته ذليل نابي او ملته هيج ظالمينات وان كويليكا هيج ظالمينات وان جيربيكا بس كي شكي اما اويا كاما دائما ظالم لخوما اجريو بوسر كرتدني خوما بو يا خوي تعالى يشرح من كناكا جاء خوي تعالى فرمي فقلت استغفروا ربكم انه كان غفارا خوي تعالى قال يا وداوي اللي بردم كان خوي تعالى لا تنخوش به يرسل السماء عليكم مدرارا بارانتان بو أبارينا والله أي بارينا يوم الراسي توبة بكن ويمددكم بأموال وبنين والله أرجيت السرطانة والله منالتان بيكرم أكابا بأوي هستي بيكا والله جياني هاو سريتان بو آسانكا والله جيانتان أقوري والله كارو كاسبيتان بركتي تيكبي طبعا همو ذكر كان آواتاني ذكري لا حول ولا قوة إلا بالله زور قرن قبر رزان زور من خمو خفت داير رزان دوي زور من أناريانين بدسي حالتي نفسي ودلوني ما نوا كيشي دروني معناها دي الله ما موساكم روجانا ديها خلق الله ما موساكم بيبشان دتشاك بير رقيبك والله بريزان باشترين راقي خوتي اگر تو راسكي لقل خوايا ما موساي باش هي والله خلق عليك شيء تجارتك بسر رقيوه استغلالي خلقك بسر رقيوه بس بناموسي خلق بن بسر رقيوه اكلنا نمونيك ناشرين يا اسلامات يا باش ايش معناها يا صالح ايش معناها يا الاخوات ترسي ايش معناها الحمد لله خازانج بو خلق اجيني بلام تو بو اوي بطاريزغي زور ضرورة إيواران دواي نجيني مرة دواي نجي عصر صجر بلي لا حول ولا قوة إلا بالله بيانيان صجر بلي لا حول ولا قوة إلا بالله دواي نجي بياني زور ضرورة ذكركاني إيواران بخيني ذكركاني بيانيان بخيني ذكركاني خوتن ذكركاني هصان لخو ذكركاني قلقي ذكركاني دل الراوكي
زۆر ضرورەت و ئەمانە بخوێنی بزانم خۆی تعالی ڕەحمەت پێکە یانە پێویستت بە حاڵەتی ئەو کاتە تۆ خۆت چارەسەری حاڵەتی دەرونی خەڵکەکەی ئەو کاتە هیچ ساحرێک ناتوانێت تەأسیرت تێ بکات هیچ جادوگەرێک ناتوانێت تەأسیرت تێ بکات تۆ هەر کاتی ئەمەت بۆ باسەکەی مەخوا مامۆستا پێم ناخوێندی یەک ڕۆژیش ناتوانێت بیخوێنی ئیتر چۆن وەڵڵاهی وا ئەتڕۆخێنن وا زاڵە بنە بەسەرتە ئەو پەڕی ئەمجا خۆشەویستەکانم زۆر دوعاکردن زۆر ضرورە پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم خير الدعاء دعاء يوم عرفة باشترین دعای ڕۆژی عرفەیە و باشترین ذکر و دعا کە من کردبێت و پێغەمبەرانی پێشی من کردبێتی ئەوەیە بڵی لا إله إلا الله وحده لا شريك له الملك وله الحمد وهو على كل شيء قدير بەڕێزان ئێمە کێشەکانمان جاری وا هەیە لا ئەیبینە لای مرۆڤ ئەیبینە لای ئەو ئای چەند گرنگە تۆ بینی خۆت و خوا کێشەکانت لەگەڵ خوایە باسکەین بینی خۆت و خوا ئەی خوایە من حاڵم ئاوایە من والله بەڕاستەقینەیی لەگەڵ خوایە بدوێ بە لە باڵێکی من ئەگەر ڕاستکەی لەگەڵ خوایە خوای تعالی چارەسەری کێشەکان نەکات خوای تعالی دوعاکانت قبول نەکات والله بەس ڕاستکە بەس بەڕاستی لەگەڵ خوایە بیڵێ والله چارەسەرە والله خوات بەسە ئەلەیس الله بکاف عبده ئایا خوا بەست نییە ئایا خوا بەس نییە بۆ بەندەکانی بەخوا بەسە بەس کێشەی ئێمە ڕوومان کردوتە غەیری خوا زۆر جار ئەوە نەبۆڵە بۆڵ لە دەستی قەدەری خوا ئەکەین لای ئەو لا حول ولا قوة إلا بالله یەک تۆزێ لەو بۆڵە گلەیی و ناز و هینی خۆت بگێنە لای خوای پەروەردگار دەبزانم خوا چارەسەرێکا بۆتیانە قوربانیکردن بەڕێزان لە ڕۆژی دەیەمی ذی الحیجە قوربانی لە دەستی خۆتان مەدەن قوربانی زۆر پیرۆزە زۆر گەورەیە زیندوکردنەوەی سنەتی دوو پێغەمبەری خەلیلی خوایە ئیبراهیم و محەممەد المستەفایە صلى الله عليه وسلم صلواتی خوا لەسەر هەموو پێغەمبەرانی خوا و بەتایبەتی لەسەر ئیبراهیم و لەسەر محەممەد بێ زۆر گرنگە ئەگەر ئەتانەوێ ئەجر و پاداشی زۆر گەورەتان دەستکەوێت لە ڕۆژی جەژنی قوربانە ڕۆژی یەکەم قوربانیەکانتان بکەن زۆر گەورەیە بەڕێزان بەتایبەتی لەم وەزعە کە خەڵک تێی کەوتووە خوای تەعالی سەبەبکارەکانی بگرێ قوربانی زۆر گرنگە بەڕێزان هەوڵ بدەن قوربانیەکانتان باش بێ مەڕ لە شەشمان بەسەرەوە بێ بزن لە ساڵی بەسەرەوە تێپەڕ کرد بێ یعنی تەمەنەکەی مانگا با 2 ساڵ بەسەرەوە بێ هەوڵ بدەن خۆشەویستەکانم ساغ و سەلیم بێ کوێر نەبێ شەل نەبێ نەخۆشیەکی دیاری نەبێ پیر نەبێ ئیتر ئەوە کانتر هەمووی ئەم چوار عیبەتیان نەبێ ئینشاء الله کانتر خوای تەعالی قبولێکە ئەوەشی کە نیەتی قوربانیکردنی هەیە هەوڵ بدا توک لە گیانی خۆی نەکاتەوە و نینۆک نەبڕێت ئەمە سونەتە ئەمە زۆر یعنی کابراوەتەنیانە کەسێ جێ مامۆستا آخر دەی من ناتوانم ئەوە بکەم ئیتر قوربانی نەکەم نەبابە ئەمە پەیوەندی بە قوربانیەکەوە نییە ڕاستە یعنی بەهۆی قوربانیەکەوە تو ئەماکەی بەس ئەمە پەیوەندی بەوە نییە قوربانەکەت قبوڵە یا قبول نییە ئەمە وەکو بڵێ هەندێک لە عولەما بەڕێزان ئەم حەدیثە کە هاتووە لەم بارەوە کە پێغەمبەری خوا ئەفەرمێ صلى الله عليه وسلم إذا رأيتم هلال ذي الحجة وأراد أحدكم أن يضحي فليمسك عن شعره وأظفاره أم حديثة خۆشەویستەکانم زانایانمان بەم شێوە لێی تێگەیشتون ئیمامی ئەحمەد وتوێتی واجبە لەسەر ئینسان ئەمە بکە ئەمە وەکو مەذهبی ئیمامی ئەحمەد ڕەئیس بەقەوەتەکەی مەذهبی ئیمامی شافعی ئەڵێ سنەتێکی زۆر مؤکدەیە بەڵام مەذهبی ئیمامی ئەبو حەنیفە ئیمامی مالک ئەڵێن ئیمامی ئەبو حەنیفە ئەڵێ سنەت نییە السنة نییە ئەڵێ بۆ سنەتە بۆ حاجی ئیمامی مالکیش ئەڵێ ئەسڵەن غەیری حاجی بکە مەکروهە ئەڵێ پێویستە ئینسان خۆی پاک کاتەوە یعنی ئەم ڕەئیانە ئاواتەنێت ئەگەر بڵێ ئەی باشە ئێمە حەدیثە ئەڵێن ئەوان ئەڵێن ئەم حەدیثە مەقسەدی حاجیە يعني ما بس ما أو رأينا بالراسي بيمان بسنية بس أو رأي ما كيف بسندك أما سنتك زور مؤكدة نزيك لو عجبونا بويا إنسان جيبك أجر بوت كراو توانات هبو عزرت نبو حج كردني شو باسي أجرك إيمان كرد ونيوش كردني ججني قربانيش زور بيروز الله يخوي پروردگار هول بدن إن شاء الله أو نيوش جالة صفات مدن شكا أو شكوتا دايم روجوا دا كرم فايت على إصلاح من كهداية من دا نوري من كاتد لكان من دا مزراو من كلا سردين دارتي لسر إسلامتي يا ربي خويا الرحمة بمردو كان من كي شفاين خوش كان من دي يا ربي خويا بزيد بحال ما نبيته وخويا رزق وزي من برفراوان كي يا ربي خويا لنا هاتي وقات خريب من باريزي يا ربي خويا كردستان لبلاو مصيبة بدور بقري كار بدساني صالح بكي يا ربي خويا حق ما لظالمان بس يعني توا يا ربي خويا بخاطرنا وجوانا كان يخوت بخاطر اسمي عظمي خوت خويا يا ربي خويا مالو من المان صالح بكي يا ربي خويا مالو من المان صالح كي يا ربي خويا ربنا هب لنا من أزواجنا وذرياتنا قرة أعين واجعلنا للمتقين إماما آمين آمين
آمين آمين. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين. يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون. خۆشەویستەکانم کار و کردەوەی چاکە زۆرە، من ئەمە ڕئیسیەکانم بۆتان باس کرد. ئەیجینا پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم پێکەنینت بەدەمی مسلمانێکەوە سەدەقەیە، تەوقەکردنت لەگەڵ برای مسلمانێکە سەدەقەیە، کەسێک غەڵەتێک کات ڕێگای ڕاستەی پێ پیشانە دەی ئەمر بالمعروف سەدەقەیە، کەسێک لا ئەدەی لە خراپەیەک نەهی عن المنکر سەدەقەیە، کەسێک ڕێگای لێون بووە پرسیاری ماڵێکت لێ ئەکات پرسیاری شتێکت لێ ئەکات تۆ ڕێگای پێ پیشانە دەی ئەمە سەدەقەیە. لابردنی ئازارێک لەسەر ڕێگای خەڵکی، درکێک بزمارێک شتێک خەڵک ئازارەدا لای ئەدەی سەدەقەیە. هەروەها رسول الله ئەفەرمێ صلی الله عليه وسلم لە دەلۆکەی خۆت، یعنی لە کاسەکەی خۆت کاتی ئەکەیتە ناو کاسەی مسلمانێک، یعنی یارمەتیەکی دەی ئەمە خۆی بۆ خۆی سەدەقەیە. براینە دڵخۆشکردنی دایک و باوکت سەدەقەیە، دڵخۆشکردنی برا و خوشکە حقیقەکە ئەوەی لە دایک و باوک و برای خۆ برا و خوشکتن، دڵخۆشکردنیان هەیانە فەقیرە براینە هەیانە ئێمە هەمانە ئەو نیەتی ئەی زۆر زەرورە دڵیان خۆشکەین، دڵی ماڵ و مناڵی خۆشکەین. ئەوە یەکێکە لە گەورەترین سەدەقەکان. چوونە دەمی نەخۆشی مسلمانەوە سەدەقەیە، سەردانی نەخۆش سەدەقەیە، سەرخۆشیکردن لە برایەکی مسلمانت سەدەقەیە، نەسیحەتی مسلمانێک سەدەقەیە. کاکە ئەمانە هەمووی ڕێگای چاکن. ئەگەر ئێمە بمانەوێ بگەینە خوا، ئەمەنە ڕێگا زۆرە بۆ ئەوەی بگەینە خوا، هەر باس ناکرێ. وەلە هەر هەموو ئەمانە گرنگتر چییە؟ لە هەر هەموو ئەمانە ئەوەیە ئەو دڵی خۆمان پاکەینەوە، تەصفیەی قەلبت کە قەلب واز لە ڕیاکردن بێنە، واز لە بوغز و قین بێنە، واز لە حەسادەت بێنە، واز لە دووڕووی بێنە، واز لە بوختیان و ئەمانە دڵ پاکردنەوەی خۆت لە کشتی مهمترە. سەروەی ئەمە هەمانەیە. والله ئەگەر شەو و ڕۆژ سەرت لە سوژدەیە بێ بەڵام دڵت پیس بێ، حەسوود بی، حەز لە خێری خەڵک نەکەی، قینت لە خەڵک بێ، یعنی هیچ کەوابووی هیچمان نەکرد. ئەم هەموو عیبادەتانە و ئەم هەموو مناسبە و بۆیانە هەموویە بۆ ئەوەی دڵی تۆ پاکاتەوە و ئەوەیە دڵی تۆ سەلیم بکە. يوم لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم.